بازار جمەی دێت لە هاوڵاتیان و گەشتیاران کە بۆ پێشوازیکردن لە جەژنی ڕەمەزان خۆیان ئامادە دەکەن و نۆکڵ و شیرینی و چەرەس و میوە و شکراوەکان دەکڕن تا لە ڕۆژانی جەژن بە شیرینیەوە پێشوازی لە میوانەکانیان بکەن. مام هەژار هاوڵاتیکی مەسیحیە بەڵام لە جەژنی موسڵمانان بەشداری دەکات و ئەمساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو لە بری نقڵ و چوکلێت میوە و شکراوەکان پێشکەشی موسڵمانان و میوانانی دەکات. ترش و شیرین پێشەکەینەمە شەربەتێکی باوە لە ناو کوردەواریە دوای ئەمەیان قاوەیە ئەو جەمیوەی و شکراوە ئەو میوانەی کە تەندروستن ئەمانە پێشکەش میوانە بە ڕێزەکانەکەی ئەوە. محەممەد کە ماوەی 6 ساڵە چوکلێت و چەرەس و شیرینی دەفرۆشێت درکی بەوە کردووە ئەم ساڵانەی دوایی میوە و شکراوەکان خواستی زیاتریان لەسرە لەبەر ئەوەی تەندروسترە. زیاتر خەڵکی خۆیان ناوەتە خواردنە تەندروستەکان وەکو شیرینیە بێشەکرەکان یاخود میوە فرێشەکان کە هیچ ماوادێکیان تیا بەکار نەهاتۆ و فرێشن تەبیعیترن زیاتر خەڵکی بەکارێنن میوەکان خواستیان لەسەری هەیە لەگەڵ چارەسات تا تێکەڵێکەن و دایان. میوە و شکراوەکان هەرچەندە بەرهەمی خۆماڵی نین و لە وڵاتانی دراوسێەوە دێنە هەرێمی کوردستان بەڵام دروستکردنی ئاسانە و فرۆشیاران خوازیاری ئەوەن لە ناوخۆدا ئەو بەرهەمە دروست بکرێت. میوەیەکی تەبیعیە و بەرهەمی خۆمان نییە لە ئێران دروست دەکرێ جۆری وشکردنەوەکەشی ئەکرێتە مەکینەوە هەر سەعات لەناو مەکینەیە بێت بە فرێشیەتە دەرەوە هەرچی ئەو تەڕی و ئینەیەتی لاچێت بە وشکی حازر دەبێت بۆ میوانەکان. جەژنی ڕەمەزانی ساڵی ڕابردوو بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و ڕێکارەکانی خۆپارێزی جەژنێکی تەواو سارد بوو بەڵام ئەم ساڵ بەهۆی گەرم و گوڕی پێشوازی هاوڵاتیانەوە وا چاوەڕوان دەکرێت جەژنی ڕەمەزانی ئەمساڵ گەرم و گوڕتر بێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.